ASD Spectrum Disorder چییە؟ سڵاتان لەبێ من مامۆستا ئافان مامۆستای پەروەردەی تایبەت باسی بابەتێکتان بۆ بکەم بە ناوی ئۆتیزم کە لەناو کۆمەلگادا ناسراوە بە نەخۆشی بەڵام خۆی نەخۆشی نیە و تەنها شڵەژانێکە. ئۆتیزم بریتێ لە حاڵەتێکی خودتەنیایی و گۆشەگیری و کە کاریگەری لەسەر تێکچوونی دەمارەکان و کاری فرمانەکانی مێشک دروست دەکات بە شێوەیەکی گشتی لە 3 ساڵی تەمەنی یەکەمی منداڵدا دەردەکەوێت کە ئەم کێشەیە زیاتر لە ڕەگەزی نێردا دەردەکەی وەکو لە ڕەگەزی مێدا و بە هەمان لەمان کاتە لە 18 مانگی بۆ 36 مانگیە واتە 3 ساڵی تەمەنی یەکەمی مناڵ لە ساڵ و نیوێک بۆ 3 ساڵ دەردەکەوێت. ئەم کێشەیە بە شێوەیەکی گشتی لە کۆمەلگەدا زۆر کاریگەری لەسەر لایەنی دەرونی و کۆمەڵایەتی خێزان و دەرونی منداڵەکەش بەجێهێشتووە. بە شێوەیەکی گشتی چەند پرسیارێکمانەیە کەی و چۆن و لەکوێ و لەکوێ واتان پرسیارانە زۆر کاریگەری لەسەر بەرەوپێشچوونی ئاستی منداڵەکە هەیە واتە کەی چۆن ئەم منداڵە ڕاهێنانی پێ ئەنجامەدرێ و لەکوێ و لە چی کاتێکدا کە کاریگەری سەرەکی هەیە لە بەرەوپێشچوونی ئاستی منداڵەکەدا. بە شێوەیەکی گشتی ئەم منداڵە پێویستە لایەنی دەرونی کۆمەڵایەتی بەرەوپێش ببرێت. لە هەمان کادا شەمەنگی ئۆتیزم بەتەنیا حاڵەتێک نییە بەڵکو چەندین حاڵەتی تری لەگەڵدایە بۆ نمونە کەسەکە خەمۆکی لەگەڵدایە کەسەکە حاڵەتێکی تری دەرونی لەگەڵدایە کە تەنها وتمان شەمەنگی ئۆتیزمەکە نیە خەمۆکە گۆشەگیرە دوورە پەرێزە چەندین حاڵەتی تری لەگەڵدایە و هۆکارەکانی ئەم ئەوانی کە دەبێتە هۆی توشبوون بە منداڵە لەوانەیە لە کاتی دووجانی دابێت یا بۆهی تایەکی بەرزەوە بێ یاخود بەوەی کەمی ڤیتامینەوە بێ واتە شێوەیەکی گشتی زۆربەی ڤیتامینەکان بێت و ئەم زەردوێ و کاریگەری ئەبێ لەسەر منداڵەکە و کە دەبێتە هۆی ئۆتیزم بەڵام نەسوێن بە شێوەیەکی گشتی دووپات و سەلمێراو نییە کە ئەم هۆکارانە هۆکاری دیار و کاریگەر بن بەڵام وتراوە ئەم هۆکارانە دەبێتە هۆی ئەوەی کە منداڵەکە تووشی ئۆتیزم بێت و کاریگەری زۆر دروستەکە دوورە پەرێزی و گۆشەگیری و بە شێوەیەکی گشتی پێویستە ئۆتیزم تەنها حاڵەتێک بۆی نییە تەنها حاڵەتێک نابێتەوەی کە بڵێن ئەم منداڵە تەشخیص بکرێ بە ئۆتیزم ئەم منداڵە تەشخیص بکرێ بەوەی کە ئۆتیزمێتی پێویستە تیکراربوونەوەیکی بەردەوامی لەگەڵ دابێت بۆ نمونە 6 مانگ بۆ نمونە ئەم ڕفتارانەی بۆ نمونە ئەگەر زۆر پێکەنینی بێهۆیەکی لەگەڵ دابێت و یاخود گریانێکی بێهۆ کەم تەرکیزی یاخود منداڵەکە ئایکۆنتاکتی نەبێت کە دەبێتە هۆی ئەوەی ئەم منداڵە نیشانەکانی بەردەوام بێت واتە تکراربوونەوەیکی وەکو وتمان تکراربوونەوەیکی بەردەوامی لەگەڵ دابێت کە 6 مانگ بەلایەنی کەمەوە دەبێت بزانرێت کە ئەم منداڵە ئەم حاڵەتی لەگەڵدایە و ئەو دوایەوە کاتە دەستنیشان بکرێت. ئەمەش بە هۆکارێک بەتەنیا بە دکتۆرێک ناکرێت بە چەندین دکتۆر واتە دکتۆرەکان بۆنە دکتۆری دەرونیمان هەیە دکتۆری منداڵانمان هەیە و دکتۆری دەرونیەکان کە دکتۆری دەرونی و منداڵان و چەندین دکتۆری تر و دکتۆری مێشک و دەمار کە تەشخیصێکەن ئەم منداڵە منداڵێکی ئۆتیزمە بەڵام لە هەمان کاتیشدا وتمان بەپێی یەک کەس ناکرێنی یەک مامۆستای بۆ نمونە مامۆستایکی پەروەردەی تایبەت دکتۆرێک بەتەنیا تەشخیصی بکە پێویستە لیژنەی تایبەتی بەخۆی هەبێت و ئەم منداڵە دەستنیشان کرێ بە ئۆتیزم بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو منداڵەکان و ئینشاءالله با یەکەوە بتوانین لە دوا ڕۆژێکی نزیکدا کار لەسەر هەموو ئەو نەخۆشانە بکەین و بەرەو پێش بچێت ئینشاءالله.